اگر کا قادر حاضر ابحث کنی وگری کا کرجدر کا قادر اگر حاضر آباده باوری گرین بریوان دوای داخل دکن کا کرجدر چونکه بریوان دنگی لای من هبو بلام لای بینر نبو کا قادر بخیر بیت زۆر سپاس کاک مەکی کا قادر پیش 2 سال هەوڵی کار لەگەڵ مندا دوای ئەوە لەگەڵ کاک رەشدەر ئێستاش لەگەڵ تو طبعا ئەم دەسەڵاتە توزێ خەیالیە وا ئەزانێ کە هەوڵێکی لێدان یان کوشتن یان هینێکیان لەگەڵ ئێمە کرد ئێمە ئەترسین و بێدەنگ دەبینەوە چینە ماڵی خۆمان دارچین یەکەم جار سەلامەتی تو کە شکر بخوا بە سەلامەتی ئەو هەوڵەی دوێنێ لەگەڵ تودا تەواش هەمزاری دەکەین ئەم بەرنامەشمان کردوتەوە تایبەت لەسەر ئەوەیە و لەگەڵ ماگرتنی زیندانەکانی بەهدینان زۆر بەخێر بێ ئیتر بایک بۆ خۆت و فەرمو قسە بکە زۆر سپاس کاک مەکی و سپاس بۆ کاک رەشدەریش کە لە پشتەوەیە سپاس بۆ هەموو گوێگر و بینەر و داوای لێبوردن لە هەموو هاوڕێیە خۆشەویستانە دەکەم کامڕۆ پەرۆشیان بوو کە بە پێی پێویست نەبتوانێت جوابدەوە داوای لێبوردن دەکەم ئاڕێیان من دەبێت بڵێم تەمەنام دەکرد ئەوەی ڕوویدا هەمووتان دەبۆ باس بکەم لەبەر ئەوەی ڕوویدا هیچ ئێمە شەرمی لێ ناکەین ئێمە شەڕی هێزێکی دیکتاتۆری تیرۆریست دەکەین و شانازی بەو شەڕەشەوە دەکەین بەڵام لە بەرباری ئەمنی داوای لێبوردنتان لێ دەکەم کە ناتوانم بە وردی شتێک بڵێم بۆیە نامانەوە هیچ کێشەیەک لۆ ڕەوشی ئەمنی بە تایبەتی کۆمەڵێک ئەزمونمان هەبووە کاک مەکیوان بەر لە ئێمە کاک رەشدەر و کاک شوڕان ئازاد بەر لەوە هەموو ئەوانە ڕوبەڕووی هەمشە بوونەتەوە کاتێک شتەکانمان ڕاگەیاندی عەقەلەمان لە بۆ کێشەی ئەمنی ئیداری گوتیە پۆلیس بە ئێمەی گوتووە کە نابێت هەموو شتەکان باز بکەن تەنیا باز لەوە دەکرێت کە دوێنێ لە هەوڵەکی کاتژمێر چاری بە ئێوارە گروپێک لەو خەڵکانەیان ناتوە سەر ئێمە لە نزیک بەردەم ماڵی خۆمان خۆشبەختانە هیچ سەرکەوتوو نەبوون بە نەزۆک دەرچوو ئەو بەرنامەی ئەواندا نابەوە دەمان بینن نیوە مردیمان بکەنیان ئەشکەنجە و ئازاریشی زۆرمان بدەن ڕوا بکەن هەمووی 20 سانیە لەپەر دەرگەی ماڵ بوون و هەڵاتن ڕەوشێک دروست بوو من بێزەحمەت کا قەدر هەوڵ بدە یعنی دقه یعنی نەشەنە و حادثەکە بەتەواوی چونکە وە خۆت دەزانی پۆلیس پێی خۆش نییە ئەم شتانە زۆر باسی کەین بەڵام کە ئەوانەی هاتن یعنی دەموچاویان ئەوروپی بوو کورد ئەچوون ئاسیاوی بوون چی بوون بەعنی دەموچاویان چۆن دەزانین بەڵام ئەگەر بە کوردی لەسەر ئەو بابەتە قسە بکە حەز دەکەن زانیاری ورد لەسەر بابەتەکە بدەین وەڵڵای لە ڕووی ئەمنی و هەر ئەوەندەی دەکرێت کە بڵێم یەکەچان لەو ڕەشتەکەمچەفریقا بوو یەکەچیان دەموچاوێکی شەقی بوو من لە نزیکەوە دەناسیم وە پۆلیس بەڵگە و پشتی باشی لە بەردەستان ئەوەندە دەتوانم هەم لە کامیرای چاودێری ئێمە هەیە ئێمە لە گوێڵەکێک دەچوین کە ڕێگەکی زۆربەی دەوڵەمەندا و یەک کۆڵان بووە کە دەی دەرچوونە یەک کۆڵان بۆ بە سیارە لە پشتماڵمانیان ڕاگرتیە یعنی من نامەوێت زیاتر بڵێم زۆربەی شتەکان کەشفە بەڵام کوو کاک مەکی 2 ساڵە هەوڵی تیرۆری درا تا ئێستاکە ناتوانێت زانیاریەکان بدات بەکوێ بووە چکو ئێمە ئامانجمان ئەوە نییە کێشەکە باز بکەین بە ئاستی ئەوەی ئامانجمان ئەوەیە ئەو کارە تیرۆریستیانەی پارتی و یەکێتی باوا بڵێنیان هەتا ئێزی دەوڵەتی دەرەچیش ئێمە دەبێت ئامانجە بەوەش بکەین یعنی ئێمە هەبوو کاک مەکی من دەبێەوە بڵێم ئەوە گوێگر و بینەران بزانن ئێمە لە ماوەی ڕابردوو لە دوای ئەو چالاکیەی لەندەن پارتی یەکجار تەنگەتاو بوو ئەو چالاکیە قارەمانانەی گەنجان کورد لە لەندەن دەستگای پاراستن تیمەکی تایبەتی ڕەوانی ئەوروپا کردووە بۆ ئەوەی هەوڵ بدا یەک ئەو تونند و ئەو کار و چالاکی شۆڕژێڕانەی دەنگە ئازادەکان لە ئەوروپا دەیکەن بەلای کەم ڕای بگریتنەوەی زیاتر گەشەنەکە و خەڵک بکرێ وەکمان ترسێنێتن ئەوەی چێک لە ئامانجەکانیتی بەو ئامانجە
يعني بەرپرسی دیارە ڕەوانی ئەوروپا کردووە بۆی بە دواتنکەوە بەر لەو لێدانەیە ئێمانە 300 جار ئاگادار کرێنەوە هەموو شتان ئاگەزار زانیاریەکانمان ئاڵوگۆڕ کردێ کە پارتی نیازی خراپە لەگەڵمان و من هەتا لە ڕێکخراوی سویدی پارتیش ئاگادار کراینەوە کە ئاگام لە خۆ بێ لەو ماوەیە لە هەولێر چەندین هاوڕێ ئاگاداری ئێمەیان کردووە کە ئێمە دەبێ ئاگامان لە خۆ بێت شتەکە نوێ نەبوو چاوەڕواکراو بوو و بۆ ئێمە قازانج دەکەین پاسان دەکەیت پارتی کە هاتن یعنی بەڵگەیەکتاندا دەست من هەر ئەو دەشتەڵێم ئەلۆ خۆشی یعنی بەڕاستی ئێستا چەند پارە لە پارتی وەگرن 2 کەس بوون یەکە چار ڕەشت بوون خەڵکی ئەفریقا بوو یەکەشیان دیار نییە یعنی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە کوردە عەرەبە دیار نییە ئیکەشە بووە تابعاً سەرکەوتوو نەبوون هەر ئەوەندە دەتوانم بڵێم ئەوە دەمبینن لە مەسعود و نێچیر و مەسرور و قوباد و پاڤێل ئەوترم هەڕەشەی پارتیمان یەکجار زۆر هات بوو تەعزیرەکان نەگیەک بڕوا بکەن 4 جار لەو 2-3 مانگەی بۆ ئێمە گوتراوە کە ئاگادارمان لەخۆ بێ بۆیە گومان لەسەر پارتی لە هەمووان زیاترە لە سەرچێتی شەبووە بەس دەکرێت ئەمە شەڕی مافیاکانمان کرد لەو ماوە و ئەزانی هەندێک مافیا هاتوونە سوید ئەوانەی کە ئیشمان لەسەریان کردووە لەو ڕوانگەوە هاوڕێیان ئەوان ئامانجیان ئەوەیە من دەمێەوە بڵێم بمان ترسێنن یەک ئامانجیان لێدانی قادر نەبووە لێدانی مەکی و ڕەنزەر و شیڤان و ئیسماعیلسیان و دەیان کەسی تر نەبووە ئەوان ئامانجیانەیە ئەو حەرەکەیە ڕابژیرێ کە لە ئەوروپا تەنجی پێڵچنینە کە ئەوروپا نیمچە ئازاد کرایە بۆیە لەو ڕوانگەوە دەیانەوێت دەست لە بۆ هەموو شتێک بن کە بۆ ئێمە باشە بڕوا بکەن ئێمە چۆن دەتوانین بە ئەوروپیەکان برێن پارتی هێزەکە وەکو داعش تیرۆریستە ئەگەر بەڵگەی وامان لە دەست نەبێ ئەوان دێن لەو پایتەختی دیموکراتیەتەکانی دنیا دێن دەستمان بۆ دەبن هەوڵی کاری تیرۆریستی دەدەن ئەوە بۆ ئێمە قووەتێکی زۆر دەدا و بەڵگە دەداتە دەست و ئەوروپیەکان ئەگەر لەسەر سەدان تیرۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان قسە نەکەن بەس ئێمە هاوڵاتی سویدین و لە وڵاتە دەژین ئەمنیەتی ئەو وڵاتانە ئێستا کەوتوتە خەتەر بۆیە بە ئەو نقطەیە زۆر دێنە پێش حرەکەی ئۆپۆزیسیۆن لە ئەوروپا وەکو گوتمان ئەوەندە بەهێزە بەڕادەیەک وەی کردیە مەسرور و مەسعود و نێچیر و پاڤێل و قوباد ناتوانن دیدار بکەن بەدزی دێن مەسئولەکانیان پێشتر وەکو خۆشتان کاکمەکی گوتان ئەمنی ئەوەیان وا بوو بەڵام ئێستا ناتوانن یعنی بە پیاسەیەک بێن بە خێزانی ئێمە ئاگاداری چەندین جار خودی مەسعود بارزانی خودی مەسرور بارزانی بە خێزانەوە لە ترسان شوێنی جێگۆرشێ پێکردی بێگومان ئەوانیش کاردانەوەیان دێ بەس کاردانەوەی وان دەمێ ئەوە بڵێم هاوڕێیان ببینن ئێمە چەند بە خەباتێکی مەدەنی جوان بە تەلەفۆن بە سەجادە توندی توشیەکانمان ئەو پەڕی هێلکە بوو بەڵام ئێوان ئەرهاب گرتن کوشتن لەو ئەوروپایەوە بووە ئەوەش دەلالە لەو دەکە و هێزانە ترسنۆکن هیچیان پێ نییە هیچیان پێ نییە جگە لە ترس و تۆقاندانێ بمان ترسێن شەرم نییە گەنجێک لە کوردستان لە زاخۆ لە دهۆک لە گەرمیان و لە هەڵەبجە و لە هەولێر و دهۆک سلێمانی لە بەرامبەر ئەو دەسەڵاتی بچەقی ئێمە لە ئەوروپای لێیان بترسێن بە هەر هەڕەشەی کوشتنمان لێ بکەن بەهەر بێنە بەر دەرگاکانی ماڵمان شەرمە گەنج ئەو هەموو گەنجە قارەمانە لە زیندانی بادینان نمونەی بەرخودانی مەزلوم دۆغانی بوونە ئێمە لە ئەوروپا بترسێنەوەنا بە دوو منداڵ بە دوو مافیا بە دوو چەتا بەدە ئەوە قەت لێیان ناترسن دڵنیا بە پارتی و من بەس یەک خاڵی کەس دەڵێم دەمێکە پارتی ئەوەی کردو بەڵام ئەوەی وای کردێ بەڕێی من کە ئەو پرۆسێ زیاتر بێتە پێش ئەمە دامان نابوو کە ئەو پرۆسێ لەگەر ئێستاش بەردەوام دەبی پارتی ئەوە عەقڵێکی چکو هیچی کە پێ نییە پارتی جگە دەیەوێت بەس بە زەبروزەنگ تند و تیژی و ئەو عەقڵێتە لە خودی مەسعود و مەسرور بارزانیەوە ئەنتلاق دەکا هاوڕێیان ئەوە ئومێد خۆشناو نییە ئەوە ئەحمەدکانی نییە ئەمن دڵنیام لەوە ئەوەی بڕیار دەدا لەسەر گرتن و کوشتن مەسعود و مەسرور بارزانیە و ئێمە لە چاوی وان دەبینین و بێگومان کادانەوەمان دەبی لەسەر ئەو ئەڵێستانە قادر ئەمە قسەی تو یعنی ئەوەی کە بریار دەدا لەسەر ئەم شتانە سەرۆکی حکوومەتە و کە مەسرور بارزانی و باوکینە چونکە ئەوان بریاریان بەدەستەوە لە کوردستان و بە تایبەتی لە منتەقەی پارتی جەنابەت بە پۆلیست وتووە کە ئەمە یعنی
کێنە یان سبب چییە یان اتهامی پارتیت کردووە یان حکومەتی هەرێم یان لەسەر ئەم بابەتەیان نا مەکیمە دەمەکە دەیان بەڵگەمان داوەتی خۆمە یەکەم جار نییە ڕەشێت من و تو باش ئەزانین بەڵام حەزم باگەن بینەرەکە بزانین یعنی ئێمە دەمەکە پێمان گوتوونە هەرچی تیرۆرێک لە کوردستانیش ڕوودە نەک لە ئەوروپای لە دەڤەری سەوز تاالبانی و ئەولادەکانیتی لە دەڤەری زارد مەسعود بارزانانی ئەوە هیچ کاری ئومێد خۆشنا و ئەحمەدکانی و نازانم چێ نییە مەسعود و مەسرور بێگومان ئەمە پێم گوتووەم بخۆم بە فەرمیشکات لەو پێنجە دەکەم مەسعود بارزانی و مەسرور بارزانی و نێچیر و مەسرور قابل و قوبات کۆم دیار نییە دەزانم من هەموو ئەوەکان بەرەو پارتی دەڕوە هەڕەشەکانی لۆمان هاتیە و دوای ئەوەی پێ سێ ڕۆژ نەمەوبەر کە ئاریان مەسرور بارزانی چوە ناو ئاوریان بیر بکەنەوە لە ساڵیادی ئەو جارە بنەماڵەی بارزانی بەس ئاریانیان ڕەوانی ناو ئاهەنگی 16 ئۆکتۆبەری 16 ئاب کرد پێشتر مەسعود دەچوو مەسرور دەچوە جارێ بەس ئاریان نان فۆکس لەسەر ئەوە بووە ئەو گەنجە چییە دەچیتن لەوەی لەوە پارتی زۆر تووڕە بوو لەو هەڵمەتەی کردی بۆیە بە هەڵچوونەوە ئەو تەعاملیان لەگەڵ ئێمە کرد بەڵام ئێمە دڵخۆشین و ئامادەشین بۆ خۆی ڕشن خوێنی ئێوە گاک مەکی هاوڕێیان خۆشەویستان برا خوشکان نە لە سۆران زیاترە نە لە کاوە نە لە سەردەش عوسمان نە لە ویدات نە لە شەید ڕەوف و سەدان شەیدی بکە خوێنی ئێمە نە زیاترە نەکەمترە بە پێچەوانە ئێمە هەڵگری ڕێبازی ئەوانەی هەڵگری ڕێبازی ئەو زیندانیانەی بادینانی کەبوونە مەدرسە چیان لە دەست دێ با بیکەن ئێمە خوێنمان حەڵالی ئەو دەسەڵاتە بێت ئەزانین خەبات دەکەین جیران هەیە گرتن هەیە کوشتن هەیە و ئەو شەڕە دەبیان دەبینە ناو یەکێتی ئەوروپا من سێشەممە 23 مانگ لەگەر یەکێتی لەگەر وەزارەتی دەرەوەی سوید پێشتر لە سەمانگرتنەکان هەم بوو ئەو دۆسێ خۆم باسەکەین ئێمە خەبات مەسرور بارزان ئێمە خەبات بۆ خۆمە بۆ خەڵک بکەین بۆ جیانی خۆمان دڵنیا بە ئەو کەیسە دەگەینە هەموو ناوەندە جیانەکان و ئەو تیرۆریست بوونەی ئێوە کە هەوڵ دەدەن لە ئەوروپاش وەکو داعش تەنیا داعشە لەگەر ئەردۆغانە لەگە ئێرانە ئەوان دێن لە ئەوروپای ئازاری ئەشکەنجەی هەوڵی تیرۆر دەدەن ئەوە پارتیش وەکووان هەوڵ دەدات ئەشکەنجەمان بدە ئازارمان بدە بمانترسێنی و دیموکراسەتی ئەوروپا بخاتە خەتەر من قسەی کۆتایی نامێ زیاتر کە بچکوازام کۆمەڵێک برادەرتان هەیە بەڵێ قەیراکە ئەتوو پێش من هەندە پرسیاردێ دەکەم خۆ من جاوابەکە دەزانم بەڵام مەبەستم لێرە بینەرێکەیە تهدید و هەڕەشەکان بۆ تۆ ئاهاتن ئەم فترەی ئەخیرا یان چۆن بوو یعنی یان لە پڕەوە یان خەڵک بەدوود و هەوڵێکیان هەوڵ ئەدەن کە تێرۆرت بکەن یان لێت بدە خەڵکی ناو پارتی پەیوەندی بە تۆوە کردبوو ئەتوی ئاگادار کردبوویان نا بێگومان کاکمەکی جگە لە کۆمنت و نامە و کە بەشێک لە بۆ کوکو ئەو سەرچاوانە ئەو کەناڵای کە تۆ هەدە لەناو پارتیە ئەو کەناڵانەی کە تۆ هەدە ناو پارتیە بە تویان وت بۆ ڕاگەان بکە شتێک هەیە بەڵێ کاکمەکی من دەمە یەک خەڵ بڵێم یعنی پارتی تەبعەچی هەیە تا سۆران سەردەست بڕۆسیکەن ویدات هەمویان شەید کرانە پێشتر نامیان لۆ ڕەوان کرایە بە فەیسبووکی ئەوە دوو ئەوە لە بۆ مەگەلێک لە مێشە دێ بەڵام لە دوای ئەوەی لەندەن من بە فەرمی ئاگادار کرایمەوە کە ئەنوەر مەسیفی هاتۆتە ئەوروپا و بەرنامەیان هەیە تەسفیەیان ئەوەی لە دەستیان بێ تەخسیری نەکات و ئەمەن لە سوید دوو جار ئاگادار کرایمەوە کە ئاگام لە خۆوی ڕێکخراوی سویدی پارتیزانیانی لە سەماڵم کۆ دەکاتەوە ئاگاداری پۆلیسم کردووە و لە هەولێر دوو کەسی تر پەیوەندیان پێکردیمە ئاگامان لە خۆبی نەکەرە من یعنی کێشەکان ئەمە نییە کۆمان ئاگامان لە خۆبی پارتی تحملی پچرایە یعنی ئەوەی کردی کاکمەکی دەلالە لەوەیە پارتی یعنی هیچ عیلاجی نمایە لەگەڵ ئێمە کڕین ئەرهاب هەڵمەتی تەکنیشی کە هەموو پەیجۆکاونتەکانیان لێ داخستین فشاری هەمە ڕنگ تەسیری نەبوو ئێستا دێ شەڕی دەستەویە خەمان لەگە دەکاتن ئێمەش پێشوازی دەکەین بەرەو دادگاکان لەگەری دەڕۆین با بێن بماکوژن با دوومان بکوژن بۆ ئەوەی تیرۆریزمبوونی پارتی لە ئەوروپا بە خوێنی ئێمە با بەئاڵێتن ڕاستە فعلا بە تێرۆرکردنی چەند کەسێکمان دەبیتە کۆتایی مەسعود بارزانی کوڕەکانی لە ئەوروپا
ئێمە ئامادەین خوێنمان ببەخشین، ئێمە ئامادەین ژیانمان ببەخشین، هیچ کەشێکمان نیە. کا قادر ئەم هەڕەشانەی کە لە تو کراوە هەمووی بە پۆلیسی سوێدە دوتووە ئاگادار کردوونە کە ڕۆژانە هەڕەشە دێ و کەشتی وە هەیە و ئەم دەنگویانە هەیە؟ بێگومانە من نەک لەسەر هەڕەشە خۆم، لەسەر هەڕەشەی زۆر برادەری تر و لەگە ناوەندەکان و لەگە یەکێتی ئەوروپا پێشووتر مەلیکەکی زۆرمانێ ئەوڕۆ نییە لە ساڵی 2006ەوە ئەمن لە ناو ئەو ناوەندە سیاسی ئەوروپیانەوە بوومە و 2014 هەوڵ لێدانم درا بەر یەکەم جار ئەمن کە باسمان نەکردیە بە لە پۆست فەیسبووکەکانیان ڕایانگەیان کەسێک نییە قادر نادر و کەمال جەمال موختار بکوژیتن بە مافیاکان بە فەیسبووک بڵاویان کردەوە، یعنی لە فەیزە پاراستنەکان لە 2017 جارێک ئێوە ئاگادارن ڕەنگبی کەسە کاتە سەخت گوتی وەڵی پێم تاوانە هەولی تیرۆرت هەیە ئاگاد لە خۆبی، یعنی هەموو ئەوانە بە دانک بە ڕنگ بە تێکست هەموو دایتە پۆلیسی سوید و پۆلیسی سوید ئاگادارە نەک لەگە من لەگەر کاگمەکیش هەر بەخۆی کاگمەکی دەزانێت یەکەم جار لە سویدەوە تلاش کردوتم بابە کاگمەکی هەوڵی لێدانی دەدرێت پۆلیسی ئەڵمانیا سوید یەکێتی ئەوروپا ئەمن ئەوم لە بۆ مزامەنە نییە هەمویان لە خەتر لەگەڵمان و ئەو دۆستیانە ئیشی لەسۆ دەکرێت ئەوەی لە سوید کرا ئەوەی لە ئەڵمانیا کرا ئەوەی لە بەلجیکا کرا لە بەریتانیا کرا هەموو پۆلیسی ئەوروپا ئاگاداری یەک دەکرێتەوە کە پارتی یەکێتی ئەو تاوانانە دەکەن بێگومان ئەوان لە خەتن و ئێمە ئەو کەیسە دەگەێنە ناوەندە هەموو ئەوروپیەکان یعنی ئەمە بۆ خۆم خەم لە خەڵک خۆم خەم لە ئازاردانی خۆ ناخۆم بێگومان و بێگومان من قسەی کۆتایی بۆەوەی بێریڤانخان بێتە سەخات سلااوڕێزیشم بۆ هەموو میوانایە قسەیان کرد دووبارەی دەکەمەوە لە خەمدان دڵنیابن ئێمە نەک سارد نابینەوە زۆر گەرمتر دەبین لە جاران چەندە کاگمەکی ڕهاب و کوشتنەکەی مەسرور بارزانی مەسعود بارزانی چەندە کوشتن و بڕینەکەی هەوڵتاندا لۆمەکی ئامێدی ئایا قازانتان کرد یان زەرەتان کرد تیرۆری سەردەستان کرد بیدادتان کرد ئایا هەولێر و سلێمانی زیاتر ڕاپەڕین و بە جۆش و خۆش بوونیان کەمتر بۆیە چەندە مەکی ئامێدی ترسا ئەمنی شەر ئەوەندە دەبین زۆر دەست خۆش قادر سپاس کاکە کاک قادر سپاست دەکەم بوو بەشداربوونت زۆر کەس هەوڵی تەلەفۆنکردنی داوە دکتۆر خالب دەمێکە تەلەفۆن دەکات ئێستا ئەگەر بێتە سەرخەت دکتۆر بەخێر بیت چۆنی برا باشیت